ئایا چۆن گرنگی بەوە بدەین کە زنجیرە هوتێل یاخود براندێکی هوتێلی کوردی دروست بکەین؟ مانەوێ هوتێلەکان تەنها بۆ کەرتی گەشتیاری و بۆ گەشتیار بەکارنانێت دیوەکی تریشمانەیە لەم بابەتەیە. پێشتر گەشتیارەکان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتن، بەڵام ئێستا گەشتیارەکان جۆرا و جۆر بووە. هوتێلەکان ڕۆڵێکی تەواو کاریگەریان هەیە لە ڕووی ئابووریەوە لە هەر وڵاتێکە. ئەو وڵاتانەی کە زۆرترین ژمارەی هوتێلیان هەیە ئابووریەکی زۆر باشیان هەیە، چونکە هوتێلەکان دەتوانن لە ڕووی گەشت و گوزارەوە پەرەیەکی باش بدەن، چونکە داهاتی گەشت و گوزار ڕاستەوخۆ دەچێتە ناو خەڵکەوە. لە هەرێمی کوردستاندا 468 هوتێلی جۆراوجۆر هەیە بە پێی ئەستێرەکانیان، نزیکەی 270 مۆتێلیش بوونی هەیە و تاکو ئێستا 6 بۆ 7 زنجیرە براندی هوتێلیش لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە. بەڵام کۆمەڵێ پرسیار هەن تاکو ئێستا کە لە هەرێمی کوردستان دەربارەی هوتێلەکان دەکرێت. لەوانە ئەو سیستەمی بەڕێوەبردنانی هوتێلەکان لەکوێ و کێ سەرپەرشتی دەکات، یانیش کێ دروستی دەکات؟ ئایا چۆن گرنگی بەوە بدەین کە زنجیرە هوتێل یاخود براندێکی هوتێلی کوردی دروست بکەین؟ بەشی خزمەتگوزاری هوتێلەکان چۆنە لە هەرێمی کوردستان؟ ئایا هوتێلەکان لە هەرێمی کوردستان کاریگەری ئابووریان دروست کردووە؟ چونکە وەک ئاشکرایە هوتێلەکان کۆمەڵێک بلایانی گرنگی ئابووریان هەیە، لەوانە ڕەخسانی هەلی کار و ساڵانە پێدانی باجە بە حکومەت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. هەبوونی هوتێلی گونجاو و کوالیتی بەرز لە وڵاتاندا یەکێکە لە کۆڵەکە گرنگەکانی کەرتی گەشتیاری. ئەمەش بە پێی چەندایەتی و چۆناتی هوتێلەکان دەگۆڕێت. هەرچەندە ئامانجی سەرەکی هوتێلەکان خزمەتکردنی گەشتیارانە، لە هەمان کاتا هوتێلەکان دەتوانن ڕۆڵێکی گرنگی ئابووری ببینن، چونکە ئێستا بەشێکی زۆر لە وڵاتە پێشکەوتوەکان لە ڕۆی سیستەم و کۆمەڵی خزمەتگوزاری نوێوە گرنگی زیاتر بە هوتێلەکانەدەن. ئێمە لە هوتێلاتەکانە پێنج سیستەمێکمان هەیە کە بەکارێنێت بۆ بەڕێوەبردننی هوتێلەکان. یەکێ لەو سیستەمانە سیستەمی بەڕێوەبردنە کە بۆ پێشوازی میوانەکان و وەرگرتنی ژوورەکانە. سیستەمی کەمانەیە کە سیستەمێکی خواردن و خواردنەوەیە. سێمی سیستەمیش کە بەکارێنێت بۆ سیستەمی ڕێخستنی ئەو مەوادانی کە وەرەگیرە بۆ هوتێلەکان. یەکێ لەو سیستەمە هەرە گرنگەکانیش سیستەمێکی ئینتەرفەیسە بۆ بەشی دارایی هوتێلەکە و خزمەتگوزارەکانی تر. تەرخانکردنی پارە بۆ ئەم سیستەمە چەنە بە نزیکەی ساڵانە بۆ هەرێمی کوردستان؟ ئایا ناتوانێت لە هەرێمی کوردستانە دروست بکرێت؟ بەتەکید ئێمە پارەیەکی زۆر کە بە تەقریبی ئەگاتە 1 میلیۆن دلار ئێمە لە هەموو هوتێلەکانی هەرێمی کوردستان و عێراقا ڕەوانی وڵاتانی دەرەوە ئاکرێ بۆ هێنانی ئەم بۆ سەپۆرت و بۆ ئیشکردنی ئەم سیستەمانە. ئێمە ئەتوانی لە کوردستانە یعنی گەنجێکی باشمانێ لەم بوارەیە لە بواری تەکنۆلۆژیایە فکرەکە هەیە ئێستا ئەتوانین دۆبیە دروست بکەین بۆ ئەم سیستەمانە سیستەمەکە وەربگرین لە براندەکەی وەربگرین لە هەرێمی کوردستانە بیکەنەوە. یەکەم ئەمە قازانجی ئەو خاوەن هوتێلانەیە لە هەرێمی کوردستانە دەتوانرێت بە پارێکی زۆر کەمتر و تێچێکی زۆر کەمتر ئەم سیستەمانە بێنرێت ئێرە. گەشتیارەکان دەتوانین پۆڵێم بکەین لە هەرێمی کوردستانە کە دێن، هەمووانی کە دێنە هەرێمی کوردستانەوە بۆ کەرتی گەشتیاری دێن یان بۆ بزنس دێن یان بۆ بابەتی چارەسەری تەندروستی دێن؟ بەڵێ لە هەرێمی کوردستانە چەند پۆلێنێکمان هەیە. یەکێ لە هەرە پۆلەکان کە لە هەرێمی کوردستانە لە هەموو هوتێلە 5 ستار و 4 ستارەکانە کە فۆکەسی خراوەتە سەر کەرتی بزنسە کە خەڵک بۆ بازرگانی ئەوانە ڕووکاتە هەرێمی کوردستان. بەشەکانی گەشتیاری لە هەرێمی کوردستانە باشە، بەس ئێمە بۆکو بەشی گەشتیاری پشتمان بەستووە بە خوار و ناوەڕاستی عێراق کە ئەوە لە وەرزەکانی زیاتر هاوینە ڕوو لە هەرێمی کوردستانەکەم بۆ گەشتیاری. سەبارەت بەوەی کە ئێستا ئێمە لە هوتێلێکی بڕاندین لە هەولێری پایتەخت، بۆچی لە هەرێمی کوردستان ناتوانێت بڕاندێ زنجیرە هوتێلێک دروست بکرێ؟ ئەمە قورسە دروستکردنی و کەی هەوڵ بدرێمە بینە خاوەن بڕاندێکی خۆمان لە بابەتی هوتێلە؟ بەڕاستی کاک دیارەسا وەختێتی ینی هەرێمی کوردستانیش هەر وەک چۆن وڵاتێک بتوانین بڕاندێک بە خۆمان هەبێت.
چۆن لە وڵاتەکانی کە وڵاتە پێشکەوتەکانە مەسەن ئەوروپا و ئەمریکاوانە هەر وڵاتی براندێکی تایبەت بەخۆی هەیە لە ئوتێلاتە. ئێمە زۆر ئاسانە ئەتوانین براندێ دروستکەین بە ناوی وڵاتەکەی خۆمان بێ یا هەر کۆلێکشنێ بێت ناو وڵاتەکەی خۆمانە کۆی بکەینەوانەیە ئەتوانین لەم وڵاتەیە کەلتور و دابنووریەتی وڵاتەکەمان پیشانی جیهان بین لەم ڕێگایەوە چکە گەشتیاری یەکەم شوێنە و یەکەم چاوی وڵاتەکەی کە خەڵک ڕووی تێ دەکات و دەیبینێ. کاک میران هۆتێلەکان لە ڕووی ئابووریەوە چ گرنگێکی تریان هەیە ئایا تەنها بەس بۆمانەوەی گەشتیارن یاخود کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵە سێکتەری تریانی هەنێ لە وڵاتەکان بە زنجیرە وتێلی گەورە بەناوبانگن و داهاتێکی باشیشی پێپەیدا دەکەن. بمانەوێ ئوتێلەکان تەنها بۆ کەرتی گەشتیاری و بۆ گەشتیار بەکارنانێت دیوەکی تریشمانەیە لەم بابەتەیە ئەویش کە گرنگترینیان هێڵی فڕۆکەوانەکانە هێڵی فڕۆکەوانەکان ڕاکێشێت دووەمینیشیان مەسەلەی پشک و پشکاری وتێلەکانە کە زنجیرە گۆتێل دەتوانێت ئابووریکی زیاتر بۆ وڵاتە بەدەست بێنێ. ئێستا لە هەرێمی کوردستان چۆن وا بکەین زیاتر هۆتێلەکانی خۆمان بەرەو پێشبەرین؟ لە هەرێمی کوردستان زمینە سازێکی زۆر باش کراوە مەسەلەن ئێمە مهمترین شت لە بەشی گەشتیاری وتێلاتە سکوریتیە کە لە هەرێمی کوردستان سکوریتێکی زۆر باشەیە و مانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکێکە لە شوێنە باشەکان بۆ بابەتی ئەمنیەت و کەرتی گەشتیاری زیاتر ڕاپێشێت بۆ هەرێمی کوردستان. لە ڕووی ڕیسێرچەوە کاتێکە ڕیسێرچێکەکەی بە هۆتێلەکان ئێمە توانین ئەو پەیامە بگەێنین بە دەرەوە بە زمانی کوردی کە هۆتێلی کوردی یعنی لە هەرێمی کوردستان هۆتێلە پێشکەوتوانە هەیە؟ بە تەکید ئێمە دەتوانین وەکوانە پەناڵێک پلتفۆرمە دروست بکەین بە زمانی شیرینی کوردی بگەینێت دەرەوەی وڵات چۆن مەسەڵەن ئێستا لە سیستەمە گەورەکانی عالەمە عەرەبی ئینگلیزی هەیە ئەتوانین زمانی کوردیشی بۆ زیاد بکرێت لە داهاتوودا. بەس عەرەبی و ئینگلیزیمان هەیە ئێمە؟ زمانی زیاترمانەیە هەموو وڵاتی زمانی خۆیە مەسەلەن ئێستا بۆ هەر بۆ تایبەت بارەی کوردستان و عێراق کەیکە بێ ڕیسێرچکە بە هۆتێلەکان تەنها عەرەبی ئینگلیزیە و زمانی کوردی تا ئێستا لەو سیستەمە پێشکەوتووە جیهانانە دانەدرا. ئەتوانێت دابنرێت؟ بەڵێ زۆر ئاساییە و ئەتوانرێت کاری لەسەر بکرێت. ئاماری هۆتێل و مۆتێلەکان لە هەرێمی کوردستاندا هۆتێل 468 هۆتێل، مۆتێل 270 مۆتێل، هۆتێلی 5 ئەستێرەی 40 دانە، کۆمپانیای گەشتیاری لە هەرێمی کوردستان 600 کۆمپانیا. یەکێک لە گرنگترین مەرجەکانی هۆتێلی باش ئەوەیە کە گرنگی بە پاک و خاوێنی بدات و خزمەتگوزاری ستانداردی جیهانی پێشکەش بە میوانەکان بکات بە تایبەتی لە ڕووی خواردن و خواردنەوە و چاودێریکردنی گەشتیاران و ئامادەکردنی گەشتی تایبەت بە مەبەستی ناساندنی شوێنە کەلتورەکانی وڵاتەکان و چونکە لە ڕێگای وتێلەکانەوە دەتوانرێت چەندین سەرچاوەی دیکەی داهات بۆ لایەنەکانی دیکە پەیدا بکرێت. لایەنێکی تری وتێلەکان بابەتی خزمەتگوزاریە، چاودێریکردنە، ڕێنمایی تایبەتە لەلایەن چ خودی وەزارەتەوە بێ دەستەکەەوە بێ وە کۆمەڵەکەی خۆشتانەوە. ئێوە بە دوواداچوونی ورد بۆم بابەتاکەن؟ ئێمە کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان هەر هۆتێلێک لە پلەی گەشتیاری لە 1 ئەستێرەی تاوەکو 5 ئەستێرەی کاتێک کە کار دەکەیان تۆماری کردیان لە کارکردنە ئێمە سەردانیان دەکەین. کاتی سەردانکردنەکە کە پەیوەندی ڕاستەوە خۆمان لەگەر کارژێڕی هوتێلەکان هەیە. ئایا ئەو ئوتێلانە لە چ مستەوایەکیدانە لە پێشکردنی خزمەت گوزاری لۆ گەشتیاران یان لە چه مستەوایەکی براندانە لە سیستەم و لە ئەوانەی کە براندن هەموو بە گوێرەی سیستەمە گیش دەکەن کە ئەو سیستەمە دووەلیە کە براندە کاتیە ئەو براندە لە هەولێر تۆماری کردیە شوێنێکی وەرگرتیە هەمان براندە چ لە دووەلی خەلیجبی چ لە ئەوروپای بی چ لە ئەمریکای بی. باشە خزمەتگوزاری و چاودێریکردنەکەی ئێوە سزادانەکانتان چۆنە ڕێنماییش دەرەکەن بۆ بام بابەتە؟ ئێمە زیاتر تەرکیزە سەر ئەوەی دەکەین کە ڕێنمایی بکەین. ڕێنماییکردنەکە بۆ ئەوەی کە بتوانن لەسەر ئاستێک و مستەوایەک بڕواتن لەوە پێشکەشکردنی خزمەتگوزاری گەشتیاری بگاتە ئەو مستەوایەکە لە شوێنان هەیە لە دەرەوەی وڵات هەیە. بۆیە خاوەن ئوتێلەکان زۆربەی زۆری ئەوانەی کە
لە مستەوای گەشتیاری ئیشێ دەکەن پابندن بۆ ڕێنماییانە کاتێک کە پابند نەبوون یان سەرپێچێکەکەبی ئاگدار دەکرێن و جارێک دوانجاری سێم کە هەڵە بوو سەرپێچێکی بە جێرە یاسایی معاملە لەگە دەکرێت. کاک شکر لە وڵاتانی کە گرنگی بە کەشت و گوزارەدەن بابەتی وتێلەکان ئەو کەسانە کە بەڕێوەیە بن و سەرپەرشتیاری دەکەن و لە شوێنی پێشوازیەکان کەسانی شارەزان بۆ مەبەستە بەدواداچوونتان کردووە چونکە ئێستا یەک دوو بەشی گەشت و گوزاریمانەیە کۆمەڵە کەسی ئەکادمی و شارەزامان هەیە لە بواری گەشت و گوزار ئەمانەی لە وتێلەکانان هەمووی ئەم جۆرانن کە شارەزاییان هەیە عادەتەن لە هوتێل لە پێشوازی ڕاکە دەست پێەکەی تاوەکو دەگەیە هاوسکیپینگ ئەوانە ئەگە کەسی شارەزانەبی یعنی کارگێڕیانی ئیدارەکەت بەسەر ناکەویتن لێ ئەمە زۆر تاکید لەسەر ئەوەی دەکەنەوە زۆریش لەگەر بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لە هەوڵی ئەوەی دایانە دائیمەن دەورات دەکەینەوە دەورەی ڕسێپشن ئەو ئەوانەی کە لە ڕسێپشن کار دەکەن دەورەی سێڤس دەورەی هاوسکیپینگ دەوراتی ژمێریاری ئەو دەورانە لۆ بەقوتکردن و بەهێزکردنی کارژێڕی ئەو هوتێلانەیە لێ ئەمە زۆر تاکید لەسەر هەندێک دەکەینەوە و ئەو شوێنانەش ئەو ئیدارانە ئەو هوتێلانە کەسانێک وەرناگرن ئەگەر شارەزایی نەبی بینن لە شوێنێک یەکسەر دایبنن مەسئولیەتی بدەنە دەستی لێ زۆر جار هەیە کە لە وتێلێک ئەلان دەکرێت کارمەندی پێویستە ئەو کارمەندە دەرێ خدمەی ئەوەندەی هەبی یعنی شارەزایی ئەوەندە سارەی هەبیتن لەو ئەوەی بتوانانی ئیشەکەی بەسەر کەوتوی بڕێوە باش ئەتوانین بڵێن ئێستا ئەوانەی کە لە بواری گەشت و گوزارە خوێندووان ئێستا دەرفەتی باشەیە بۆ ڕەخسانی هەلی کار لە هەرێمی کوردستان بۆ بابەتە ئەین کاریان دەست دەکەوێت ئێستا بە خۆشبەختانە بە بڕیاری کابینین و حکوومەت کە دەبی 175 کارمەندەکان خۆماڕی بن ئەوە هەلێکە بۆ ئەوانەی کە دەرچووی گەشت و گوزارن بێنە پێش بتوانن ئەو شوێنانە و هەموو هوتێلەکان و ڕێستۆرانەکەش ئامادە باشیان نیشاندایە لۆ پێشوازیکردنی ئەو کەسانێک کە شارەزانە و دەرچووی گەشتیارن لۆ ئەوی لەو شوێنانە هەم ئەکادیمی و هەم عملی ژیانی بتوانن هەم کە خوێندێتی و هەم لە عملیەکەش تەطبیق بکاتن زۆر گرنگیشات و یەکێک لەو بوارەی بتوانی ئیبداع بکە بتوانی بەرەو پێشی باتن باشە ئێستا لە سنووری پارێزگای هەولێر چەند هۆتێل مۆتێل ڕێستۆراند و چێشخانەی بابەتیە و میلیشمان هەیەانی بەرێ ئێمە لە بواری گەشت و گوزار لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 400 هوتێل و موتێلمان هەیە و گوندی گەشتیاری و ئەو شوێنانەوەی حەوانەوەمان هەیە لەو فترەی دابێت لە بەهار و دووهاوینیش کەپرەکانیش دێنە سەر چکە مەنتیقە سیاحیەکان کەپریان زۆرە ئەوانش زیاد دەبێتن لەبەرەوەی ئەوان فترەی هاوینەکەی کار دەکەن کەپرەکان و ڕێستۆرانەکانیش زیاتر لە 385 ڕێستۆرانمان هەیە کەەوە سنووری پارێزگای هەولێرە لە یەک ئەستێرەیە تاوەکو 5 ئەستێرەی و لە هەمان کاتە بەشی میلیمان هەیە کە ئەوانە مۆڵەتیان لە قایمێت دەردەچی ئەوانە ژمارەیەکی بەرچاون بەڕاستی. نرخی گرانترین هوتێلەکان لە جیهاندا دوورگەکانی کاروی سان لوسیا 150,000 دلار بۆ یەک شەو ئەمریکا لاس ڤێگاس 100,000 دلار بۆ یەک شەو سوێسرا جنێف 80,000 دلار بۆ یەک شەو ئەمریکا نیویۆرک 75,000 دلار بۆ یەک شەو ئەمریکا نیویۆرک 60,000 دلار بۆ یەک شەو مانەوە لە هوتێلدا زیادبوونی ژمارەی گەشتیارانی بیانی و نوێنەرایەتی هۆکارێکە بۆ زیادبوونی داهاتی گەشتیاری لە ناوچە گەشتیارەکاندا هەروەها بوونی گەشتیارانی بیانی دەرفەتێکە بۆ کارلێکی کەلتوری لە نێوان وڵاتاندا هەر ئەمەش وا دەکات وەبەرهێنانی زیاتر بۆ ئەو وڵاتە ڕابکێشێت بۆیە هۆتێلەکان یەکێکن لە هۆکارە هەرە سەرجەکان بۆ ڕاکێشانی بازرگان و وەبەرهێنانی بیانی لە هەر وڵاتێکدا من دەمەوێت لەلایەنی گەشتیاریەوە بەڕێستان بۆم باسکی ئەزمونێکی باشتان هەیە لەم بوارەدا ئەو گەشتیارانەی کە دێن خەڵکی یەک ناوچەی دیاریکراون یا ئێستا بۆ هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر داهاتوە پێشتر گەشتیارەکان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتن بەڵام ئێستا گەشتیارەکان جۆرا و جۆر بووە
بۆ نمونە ئێستا لە ئەوروپاوە بۆ لە سینەوە لە یابانەوە گەشتیاری زۆرمان هەیە بۆ گەشتێت یعنی بۆی جوانی سروشتی کوردستان ببینێت ئەوەیەکە لە خاڵە زۆر باشەکان و وەکومە لایانی بزنزیش لە وڵاتە عەرەبیەکان ئێستا گەشتارێکی چاکێت وەکو بزنسکردن نەگەڵکو گەشت یعنی چاویان لێ بۆ بزنسکردن بێنە هەرێمی کوردستان بۆ ئیستثمارەکەن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر ئەمە ماوەی چەندێکە زیادی کردووەوە کێوە هەستی پێ بکەن زیاتر لە 3 ساڵە لە مەجای وەکو ئیستثمار و بزنس لە هەرێمی کوردستان بەپێی ئەزمموی بەڕێستان تەنها پێویستە ئێمە لەلایەنی گەشت و گوزار و سروشتەکەەوە گرنگ پێدەن یا چەند لایەنێکی تریشەیە کە بتوانین بۆ کەتی گەشتیاری گرنگی پێبین لایەنی زۆر زیاترمان هەیە بۆ نوێ لایەنی تەندروستی کە یەکێکە لەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ڕووی تەندروستی ئێستا زۆر پێشکەوتوین بەر هەموو پارێزگاکانەوە و لایەنی بزنسی شۆک و باسمان کرد کە ئەویش یەکێکە لە لایەنە زۆر باشەکان کە پێویستە زیاتر لە لایەنی تەندروستیەوە پاڵی پێ بنین بۆ باشتری چونکە ئەوەی کە ئێمە بینین بێژگە لە محافەزاتەکانی خۆمان لە لایەنەکانی لە بوونە لە شارەکانی کەشوێن بگرە لە ئێران ئێستا خەڵکێ بۆ ئێرە بۆ عیلاجی بۆ وەکو جوانکاریش چکە لە ڕووی جوانکاریەوە لە ڕووی تەندروستیەوە زۆر پێشکەوتەوە باشە ئێستا ئێمە هوتێلەکانی ئێمە ئەو ئامادەکاری و توانایان تایە کە ئەو میوانە نێودەوڵەتیانە ئەو بازرگانە گەورانە بێن لێرە پێشوازیان لێ بکەن ئەوەی کەم نێبینم لە زیادبوونیشە وەکو هی دەرەوە نەکی خۆمان وەکو دەوروبەری خۆشمانە وەکو ئەوروپا زیاتر باشە ئەو هوتێلە پێنجەستێرانە و ئەو براندانەی کە لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئایا ئەمە کیفایەتە پێویستی بە زیاتر و ژمارەیان زیاد بکەن پێم خۆشە باسیەوە کرد پێویستمان زۆر بە زیادکردنی کردی ئوتێلەکان وەکو پێنجەستێرە چکە زۆر بە کەمی دانم ئەم دەقەیە لە هەموو پارێزگاکانە چونکە هەر پارێزگایی و بەشی گەشتیاری و جوانی خۆی هەیە پێویستمان بۆیە زۆر زیاکەین وەکو پێنجەستێرە ئێستا لەوانەیە زۆر کەس بڵێ نە هەمانە کیفایەتە ناکیفایەت نییە زۆر پێویستمان بە زیادکردنە چونکە زیاتر خەڵک ڕاکێشێ بۆ کەشتی بۆ بەشی گەشت و گوزار چکە ئێمە تەرکیزمان سەر گەشت و گوزاری زۆر زیاترە. ئەو وڵاتانەی خاوەن زۆرترین ژماری هوتێلن لە جیهاندا: چین، فەڕەنسا، ئیتالیا، بەریتانیا. ژمارەی زۆری هوتێلەکان بەشدارە لە دابینکردنی خواستی گەشەسەند و بۆ شوێنە نیشتەجێبووەکان لە شارە گەشتیارەکان و تا بژاردەر زیاتر بێت میوانەکان زیاتر دەتوانن شوێنی نیشتەجێبوون بدۆزنەوە لەگەڵ پێداویستی و بودجەی خۆیاندا بگونجێ. هەر بۆ ئەم مەبەستەش حکومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نوێمدا زۆر گرنگی بە کەرتی گەشتیاری داوە، ئەمەش لە ڕێگای پێشکەشکردنی جۆرەها خزمەتگوزاری و ئاسانکاری بۆ بەرهێنان بە تایبەتی ئەوانەی لە کەرتی گەشتیاریدا وە بەرهێنان دەکەن. باباسێکی هوتێلەکان کەین ئایا ژمارەی هوتێلانە وەکو خۆی ماوە یا ساڵ لە دوای ساڵیش ڕوو لە زیادبوونە؟ من ئەگە پرسیارە لە بەڕێزیشتان بکەم لە تەمەنی ئەم کابینەوە چی کراوە بۆ کەرتی گەشت و گوزار؟ هۆتێلەکان بەشێکی گرنگی ژێرخانی کەرتی گەشتیارین لە هەرێمی کوردستان و ڕۆڵێکی ئێجگار گەورە و کارا دەبینن لە زیاتر پێشخستنی ئەم سێکتەرە. هۆتێلەکان سەرڕای ئەوەی کە خزمەتگوزاری گەشتیاری پێشکەش دەکەن و بوونەتە هۆی ڕاکێشانی سەرنجی گەشتیاران هاوکات هەزاران دەرفەتی کاریشان ڕەخساندووە. هۆتێلەکان لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە بەڕاستی گۆڕانکاری زۆر گەورەیان بەخۆیەوە بینیوە. ئێمەگەر لە ڕووی چەندایەتیەوە باس بکەین دەبینین ژمارە هۆتێلەکان بەردەوام لە بەرزبوونەوەیەکی دراماتێکیدایە. لە ئێستادا لە سەرانسەری هەرێمی کوردستان 468 هۆتێلمان هەن و نزیکەی 270 مۆتێلیشمان هەن و لە ڕووی چۆنایەتیشەوە ئەگەر باس بکەین ئێمە جاران لە سەرانسەری هەرێمی کوردستان ژمارەی هۆتێلە پێنج ئەستێرەی و براندەکان لە ژمارەی پەنجەکانی دەستێپەڕیان ناکرد، بەڵام ئێستا مایە خۆشحاڵیەکە نزیکەی 40 هۆتێلی براند و پێنج ئەستێرەی لە هەرێمی کوردستان هەن کە دیارە ئەمانش بوونەتە هۆی بەرزکردنەوەی ئاستی کواڵیتی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش بە گەشتیاران نەکرێ. لە ماوەی 4 ساڵی ڕابردوواتە لە سەردەمی ئەم کابینەیە قەبارەی وەبەرهێنان لە سێکتەری گەشتیاری بریتی بووە لە 4 ملیار و نزیکەی 500 میلیۆن دلار. ئەمە بەواتای ئەوەی کە سەرمایی وەبەرهێنان لە بواری گەشتیاری بە بەراورد بە تەواوی سێکتەرەکانتر لە پلەی یەکەم دێ بە ڕێژەی 142. زۆر باشە. منەوێت باسێکی کۆمپانیا گەشتیارەکانی بکەی لە هەرێمی کوردستان چونکە ئەوان لەگەڵ چۆنڵی گرێدراوی هوتێلەکانن ئەوان ڕۆڵیان چی بۆ لە هەرێمی کوردستانە؟
بێگومان ڕۆڵێکی کاریگەر دەبین کۆمپانیا گەشتیاریەکان و پەیوەندێکی تۆکمە و پتە و لە نێوانی هەم کۆمپانیا گەشتیاریەکان و هەم هۆتێلەکان و هەم دەستەی گەشت و گوزاریشەیە ئێمە وەکو یەکتیم کار دەکەین وە کۆمپانیا گەشتیاریەکان ئێمە بەردەوام هانیانە دەین کە پاکێجی گەشتیاری ڕابگەێنن زیاتر مارکتینگ بۆ هەرێمی کوردستان بکەن ئەویش لە ڕێگەی بەشداریکردن لەو کۆنفرەنس و پێشانگانی و دەوڵاتە گەشتیاریانەی کە هەم لە ناوەخۆ هەم لە دەرەوەی وڵات ئەنجامەدرێ بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەک بتوانین هەرێمی کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری لەسەر ئاستی ناوچەکە و جیهان بناسێنین تا 2000 وا بکەین ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتی بەرز بکەینەوە لێرە لە هەرێمی کوردستان. کاک ئیبراهیم ئەمە هەندێک جار وەکو گلەی و ڕەخنەیە لە دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە گیرێ دەڵێن ژمارەیەکی یەکجار زۆری گەشتیاری کە خۆتان ئامارەکان نەخەنە ڕوو بەڵام هەندێک شوێن هەیە هێشتا هوتێ شوێنی مانەوەی بۆ گەشتیاران لێ نییە لە کاتێکە چەندین شوێنی سەرنجڕاکێشی گەشتیاریش لەو مەنتیقانە هەن. بەڵێ دیارە ئێمە درکمان بەو کەم و کوڕیا کردووە و کاریشمانە سەری کردو بۆ چارەسەرکردن ئێمە لە دەستی گەشت و گوزار پلانی 8 ساڵەمان هەیە یەکێ لە تەوەرە استراتیژەکانی پلانی 8 ساڵە بریتێ لە پەرەپێدانی ژێرخانی گەشتیاری ئاویش زیادکردنی پرۆژە گەشتیاریەکان و لە نێویشتیاندا ئەنجامدانی ئەو پرۆژە گەشتیاریانەی کە بۆ مانەوەی گەشتیار پێویستن دیارە ئێمە ئەگەر باسی سنتەری شارەکان کەین ئێمە خۆشبەختانە لە ئێستادا هیچ کێشێکمان نییە بۆ مانەوەی گەشتیار لە سنتەری شارەکان جێگای چەند شوێنی مانەوە سەرینمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر داتایەک لە بەدەستیەوە بێ. بەڵێ دیارە ئێمە لە ئێستادا توانای لە خۆگرتن لە شەوێکدا نزیکەی 100,000 و ژمارەکەش بێگومان بەردەوام لە بەرزبوونەوەدا ئەوە مای خۆشحاڵیە بەڵام ئێمە هێشتا لە هەوڵی ئەوەدا دەبین کە سەریر زیاتر بکەین لەبەرەوەی پێویستمانە ئێمە ژمارەی گەشتیارانمان بەردەوام لە بەرزبوونەوەدایە بۆ ئەوی بتوانین ئەو ژمارە زۆری گەشتیارانیش لە خۆ بگرین دەبێ ئێمە شوێنیمانەوە زیاد بکەین کە لە ئێستا دەکاری لەسەر دەکەین و خۆشبەختانە لە سەرانسەری هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکان لە ئێستادا چەند هۆتێلێک لە تەواوبووندان و بەردەوامیش هۆتێلەکان لە زیاد بووندن. باجڕسوما دەڵێن زۆر لە خاوەن شوێنە گەشتیاریەکان خاون هۆتێلەکان وەردەگیرێت ینی ئەوەی بەتەما بێت هۆتێلێک دروست بکات پەشیمانە بێتەوە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بڕیارێکیە ئەمە تا چەند سوودمەند ببێت تا چەند هاوکاری ئەم خاوەن پرۆژە و هۆتێلەکان دەکرێت. بەڵێ دیارە ئێمە جاران لەلایەن خاوەنی بنین گەشتیارەکانەوە بەڕاستی ڕوبەڕووی گلەیی و ڕخنێکی زۆر دەبووینەوە بۆ پێیکە ڕسوماتێکی زۆریان لەسەر هەبوو خۆشبەختانە ئەم بڕیارەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لێخۆشبوون بەڕێژ ستابیست پێشوازیەکی ئێجگار زۆر باشی لێکراوە لەلایەن کەرتی تایبەت کەرتی گەشتیار لە هەرێمی کوردستان و بەدڵنیاییەوە کاریگەری زۆر باشی دەبێت لەسەر زیاتر بژانەوەی سێکتەری گەشتیاری و زیاتر هاندانی وەبەرهێنەران بۆ ئەوەی پرۆژەی گەشتیاری زیاتر ئەنجام بدەن. ئێمە ئێستا لە ناو ڕۆژەکانی جەژنین ئەو دەنگۆیانە ڕاستن کە دەڵێن هاتنی گەشتیار بە ڕێژێکی بەرچاو کەمە بێتەوە بۆ جەژنی ڕەمەزان بۆ هەرێمی کوردستان ئەم دەنگۆیانە نەک ڕاستین بەڵکو نزیکی شتین لە ڕاستی پێچەوانەی ئەمە ڕاستە بەپی ئەو فیدباکێک کە ئێمە وەرمان گرتوەوە لە کۆمپانیا گەشتیاریەکان بۆ ئەم جەژنە ژمارەیەکی ئێجگار زۆری گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستانەکەن هەر لەبەر ئەوەشە ئێمە لە هەفتەی ڕابردووە دەستمان کردووە بە ئامادەکاری بە شێوەیەکی چڕوپڕ لە ڕێگەی بەڕێوەبەتی گشتەکانمان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئامادەکاری تەواو کراوە لەبەرەوەی پێمان وایە گەشتیاران بۆ جەژنی ڕەمەزان تۆڵەی جەژنی نەورۆزیش دەکەنەوە بۆی ئێمە چاوەڕی ئەوە دەکەین کە بۆ ئەم جەژنە ڕیکۆردی هاتنی ژمارەی گەشتیاران بشتێ. گەورەترین هۆتێلەکانی جیهان فێرست وۆڵد مالیزیا 7351 ژوور ڤێنیتیان لاس ڤێگاس ئەمریکا 7170 ژوور MGM گراند لاس ڤێگاس ئەمریکا 6852 ژوور لۆکسۆر لاس ڤێگاس ئەمریکا 4407 ژوور کۆمەڵگای ئاریا ئەمریکا 4004 ژوور